کردنەوە بۆ ئەوەی کاریگەری دروستکەن لەسەر بڕیارەکانمان بۆ وتیان دەبێ یاسا ئەو کێشەیە لە بەرژەوەندی ئێمە یەکلایی بکاتەوە. ئەجینا ئێمە جوتیارەکان دەکوژین و بۆ هەر جوتیارێک بەهای خوێنی هەر جوتیارێک ئەو پەڕیدە دەوەرەقەیە ئێمە ئامادەین بیدەین. بەڕێزان دوای ئەم هەڵکوتانە سەری بەڕێوەبرایەتی گشتی کوشکاڵی هەڵەبجە هەر هەمان هێز لە هەنگاوی دووەمیان لە پاش چەند ڕۆژێک هەڵیان کوتایە سەر جوتیارانی گوندی باخەکۆن و ئازار و ئەشکەنجەی زۆریاندا. ئێمە لە سەرەتای ئەم ڕووداوە هۆڵماندا لە ڕێگەی کەناڵە ئیدارەکانی خۆمانەوە هەنگاو هەڵگرین بەرامبەریان، بەڵام دوای بێئومێدبوونمان لەو ڕێگایە لە دادگا سکاڵامان لەسەر تۆمارکردن. بەڵام ئەوەی جێگەی نیگەرانی قوڵی ئێمەیە تا ئێستاش ئەو هێزە بە ئازادی ئەسوڕێتەوە و هیچ ئیجراتێکیان لەگەڵدا نەکراوە. لە پێناو بەلادەدانەبردنی ئەم کەیسە و دانانی سنوورێک بۆ ئەم کارە خێزەونە هەروەها لە پێناو گەڕاندنەوەی شکۆ بۆ بەڕێوەبرایەتە گشتەکەمان داوا لە بەڕێزان سەرۆکی حکومەت هێرێمی کوردستان و جێگری سەرۆکی حکومەت هێرێمی کوردستان و وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو و پارێزگاری هەڵەبجە دەکەین سنوورێک دابنێن بۆ ئەم تاقم و گروپانە کە بە ناوی پیرۆزی پێشمەرگەوە بەچلی سەربازی و بە ڕۆژی ڕووناک هەڵەکوتنە سەر دام و دەستگاکانی حکومەت بۆ هەڕەشەکردن لە فەرمانبەرانی دەوڵەت. دوو داوا لە بەڕێزان وەزیری پێشمەرگە و هێزەکانی حەفتا دەکەین کە ئیجراعاتی سەربازی بەرامبەر بەو پلەدار و پێشمەرگانە بگیرێتە بەر کە هەڵیان کوتایە سەر بەڕێوەبرایەتە گشتەکەمان تا جارێکی تر کەس زاد نەکات ناوی پیرۆزی پێشمەرگە بەکاربێنێت بۆ بەرژەوەندی خەڵکانی خاوەن پشت و دەستڕۆشتوو. لە کۆتاییدا جوتیارانی سنووری پارێزگا خۆشەویستەکەمان دڵنیا دەکەینەوە کە لەسەر ئەو ڕێبازە بەردەوام دەبین کە لە ڕابردوودا گرتومانەتە بەر کە ئەویش خۆی دەبینێتەوە لە مامەڵەی دادپەروەرانە بەپێی یاسا و ڕێنمایەکان بۆ ئەو دۆسیانەی دێنە لامان بەبێ گوێدانە باگراوەندی سیاسی و کۆمەڵایەتی. زۆر سوپاس.